کۆمەڵتەلیفوتانت کۆمەڵتەلیفوتانت واتە پورێ چۆنی دەی ئێستا بایەکێک لە بۆم بخوێنێتەوە ئارمێنگارد تۆ هەستا کۆمان تەلیفوتاند سالی هەستە لە بۆی بخوێنەوە بەسەر چاو مامۆستا ئامادەی کۆمان تەلیفوتاند ئافرین ئارمێنگارد زۆر باشە ئەوڕۆ ئەوەندە بەسە ئۆرغوال مۆنمۆزێل کۆمان تەلیفۆ ئارمینگار زۆر هاشرینە بە نەزانینی برادەرەکەتان پێدەکەنن تۆ زمانی فەڕەنسی زۆر باشە چونکە دایکت فەڕەنسیە بەڵێ ڕاستە ئەگەر وانە وایە سالیش وەکو ئەرمێنگاردی لێ دەهات بێتەوانەوە قوتابیەکێ لە قوتابخانە هیچ لە زمانی فەڕەنسی نازانێت ئەوە چ قوتابیەکە شایانی ئەوە نییە بێتە پۆلەکە دەرسمان لەگەڵ بخوێنێ پێویستە واز لە پێکەنین بهێنن پێی مەکەنن بەسە ئەمە جوان نییە تۆ زۆر نەرمونیانی سالی دڵێکی باشت هەیە بەڵێ ئەوە ڕاستە پێویستە هەمومان نەرمونیان بین تۆ هەڵێ من لە شوێیە ئەگەر قسەنەکەی من هیچ نازانم پێویستە قسە بکەی ها چەند خۆی پێگرینگە با بڕۆین بڕۆین تووڕەمە بە ئارمینگار سوپاس سالی بۆ یارمەتیت ئێمە هاوڕێن گەیمە دەرێ کەسێکی وەکتۆم نەبینیوە لەمە پێش مەبەستت چییە؟ لەبەر ئەوەی من خراپترین قوتابی ئەم قوتابخانەیەم و هەروەها زۆر گەمژەم ئەمە ڕاست نییە بە هیچ شێوەیەک خۆزگە وەکو تۆ زمانی فەڕەنسیم دەزانی سالی ئەمەش لەبەر ئەوەی دایکم فەڕەنسیە و گوێم لێ بووە لە ژیانمدا و تۆش دەتوانی فێربی ئەگەر گوێت لێ کرد بە بەردەوامی ناتوانم فێر بم خۆ گوێت لێم بوو لەبەر ئەوەی زمانی فەڕەنسی وشێ زۆر سەیری تێدایە ئەیوانە سالی؟ دەیتە ژوورەکەم؟ ڕێگەم پێ دەدەیت؟ بەڵێ دەمەوێت ئیمیلی بناسی ئیمیلی کێیە؟ هاوڕێمە چی؟ دەی چی بووە؟ خاتومێنشن پێی ناخۆشە بینە سەرێ بە بێکار
فەرموو ئارمینگات تۆ میوانی منی؟ بەڕاست من میوانی تۆم؟ بەڵێ لەبەر ئەوەی هەندێک کارت هەیە لەگەڵ من دەی با بڕۆین دەی ڕاکە ئیمێلی لە ژوورەکەم دێو دەچێ و لە پەنجەرەکە تەماشای دەرەوە دەکات کاتێ من لە دەرەوەم و کاتێ دەسمە ژوورەوە ڕادەوەستێ لەبەرچی؟ ئەگەر نەیزانی دەبینین ئیمێلی لە ژوورە دێو دەچێ پێویستە لەسەر خۆ بچینە ژوورێ باشە یەک دوو سێ لە هەوڵەکانم سەر نەکەوتم ئیمیلی لەسەر کورسی دانیشتبووی پێش ئەوەی بینە ژوورێوانیە؟ چی ئیمێلی بووکەڵەیە؟ باڵێ بەردەوام وا دەکات وەک بروسک خێرایە بەڕاستی ئەو دەجوڵێ؟ باڵێ ئەو هەموو کاتێک لەگەڵ تووتی قسە دەکات کاتێک کە من لە دەرەوەم سالی سالی ئەم تووتیە دەڵێ؟ باڵێ تەمەشایکە دەتوانم تۆزێ هەڵی بگرم؟ بێگومان چونکە ئەو هاوڕێ تۆیە جوڵایەوە خۆ ئەو بەڕاستی جوڵایەوە بێگومانم کە ئیمیلی توی خۆش دەوێت و هەست بە خۆشی دەکات کە تۆ لێی نزیک دەبیتەوە چەند جوانە ئیمیلی وە چەند خۆشم دەوێت وەرە لە ژوورەکەم بە ئیسراحەتی قسە بکەین دەی فەرموو ژوورەکە چەند خۆش و جوانە چەند نەرمە سیستەمێکی چەند توندە دەتوانم بانگت بکەم بە سالی؟ بێگومان من زۆر سەرسام بە ناوت سالی لەبەر چی؟ لەبەر ئەوەی ناوم ئارمینگاردە و ناوم زۆر سەیرە و زۆر پێکەنی ناویە سالی ناوت خۆشە و من خۆشم دەوێ ئەوە وێنەی دایک و باوکتە؟ باڵێ جار جار لەگەڵ ئیمیلی گفتوگۆ دەکەم دەربارەی باوکم بۆ نمونە چی دەکات یان من و ئیمیلی چی دەکەین و بەڵێنشم پێی داوە کە بەرگەی تەنیایی بگرم لێرە سالی باوکت خۆش دەوێت وانە؟ بەڵێ ئەو خۆشەویستترین کەسە لەلام باوکم لە ژیانمدا بوو کە شوشەی بۆ نەکڕیوم مامۆستای زانکۆیە پلەی پرۆفیسۆری هەیە 7 زمان دەزانێ هەمیشە خەریکی کتێب خوێندنەوەیە وا هەز دەکەم زۆر بە تەنبەڵم دادەنێ بۆیە من لە قوتابخانە تایبەت تێداناوە خات و من شنجوێ بگرە وا تێناگەم ڕێگەیە کە بێ بەو هۆیەوە بتوانیوە لەم چیژە بکەی مێژوو زمانی فەڕەنسی لەبیر نەچێتەوە لە ماڵی شەمان شتیان پێدەگوتم ئەم تەنبەڵی و بیرچوونەوەیەت لە لیزای پورت بۆ ماوەتەوە پورە لیزا کێیە؟ خوشکی باوکمە لە لەندەندا دەنیشێ بیری لاوازە وەکو من و من زۆر خۆشم دەوێت ئەی لەبیرم چوو چی بووە؟ ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونی پورمە و بەڵێنم پێدا بوو کە بچم بۆ بینینی زۆر باشە ئارمینگات ئێستا بە عەربانەکەی خۆم دەتبام ئەمە مەحاڵە هەر کاتێک دەرچی دەبێت لە پێشدا پرس بە خاتومێنشم بکەی ئەی چی بکەم؟ تێگەیشتم ئێستا دەسم وەڵە لە خاتومێنشن وەردەگرم زۆر باشە
گرفتەکەمان ئەوەیە کە خاتومێنشن لە دەرەوەیە و تا ئێوارەش ناگەڕێتەوە خانمەکەم. بەڵام ئایا ناتوانم داوایەکی تایبەتی لێ بکەم؟ ئارمینگا زۆر دڵتەنگە. باشە، بەڵام دەبێ پێش ئەوەی خاتومێنشن بگەڕێتەوە ئێوە بگەڕێنەوە. دەبێ وا بکەی باشە؟ بەسەر چاو. باشە، بەڵام ئەگەر درەنگ بگەڕێتەوە خاتومێنشن بە توندی سەرزەنشتم دەکات. زۆر سپاست دەکەم خاتو ئیمیلیا. مۆڵەتم وەرگرت ئارمینگا، با بڕۆین. مۆڵەتت وەرگرت؟ بەڵێ. تو ئامادەی خانمەکەم؟ بەڵێ ئامادەم، بجوڵێ. زۆر باشە. دەی خێرا بڕۆکی. بینیت هەرچی بێوێ دەیکا ئێمەش ناتوانین بڕۆینە دەرێ. ڕاستە عارەبانەی هەیە، بەڵام ئەم هەڵسوکەوتە جوان نییە. دەبێ ئەم کارە ڕابگرین، پێویستە بە دوای شتێکدا بگەڕێن. وەرزانم خەونێکە کە سوارە و عارەبانەیە بووم. زۆر سپاس سالی. پێویست ناکا باسی پورێلیزان بۆ بکە. ئەو زۆر نەرمونیانە بەرامبەر من و من زۆر خۆشم دەوێت، بەڵام باوکم دەڵێ هەڵسوکەتی سێری هەیە. لەبەر چی؟ نازانم، بەڵام ئەو زۆر حەزی لە چاندنی گژوگیایە. گژوگیا؟ دەرمانی لێ دروست دەکات. ئۆ چی بووە؟ لەبیرم چوو. دیسان بەڵێنم پێدا بوو لە ڕۆژی لەدایک بوونی هەندێک گوڵی بۆ ببەم، لەدەستم چوو. پیتەر؟ بەڵێ خانمەکەم. لای گۆفرۆشێک ڕایگرا. بەسەر چاو خانمەکەم، خەمت نەبێ. خاتونەکەم، ئێرە گەورەترین و بەناوبانگترین بازاڕی لەندەنە. ئایا گوڵمان دەست دەکەوێت لێرە؟ بەڵێ خانمەکەم، هەموو شتێک لێرە دەست دەکەوێت. گوڵ، گۆشت. پورەی گیان چۆنی؟ ئۆ بەخێر بێ پیتەر گیان چۆنی؟ دەمێکە نەمبینی. ئێستا لەگەڵ ئەم خانمە کار دەکەم. چۆنی؟ ئەم خاتوونەوە وەکو شازادەکان وایە، پێ خۆشحاڵم. پورەی گیان، ئێستا ئێمە هاتوون شت بکڕین، جا تکا دەکەم زوو بیت. بەڵێ ڕاستە. هەندێک گوڵی جوانمان دەوێت بۆ یادی لەدایک بوون، جا بۆمان هەڵبژێرە. زۆر سوپاس پیتەر، هەر ئێستا. ئەمەتان بەدڵە، ئەمە بە قرشێکە. ئەمە زۆر گرانە، ئێمە ناتوانینەوەی قرشێکیش بدەین. تۆ هەر وەک جارانی بە تەواوی. باشە، نرخەکەی کەم دەکەمەوە. زۆر سپاست دەکەم پورێکیان، یەکێکی تریش دەبەم هەر بە خۆڕایی. پیتەر. بەڕاستی تۆ زیرەکی. ئەوە کەماڵی پورە. هۆپا. ببورن، ئاگاداری خۆتان بن. فەرموون. دەی زۆر باش ئاگال لە خۆت بێ ئارمینگات. دەی ئارمینگارد. ماڵەکەی چەند جوانە.
ئەزیزەکەم ئەرمیندارد ئەوە تۆی لێرە؟ بەڵێ برادەرەکەم بە عارەبانەکەی خۆی منی هێنا من سالیم چۆنی؟ چەند دڵخۆش بووم بەناسیێنێت بچکۆلانەکەم دەی فەرموو. سپاس. ئەمە چێە؟ ئەوە پیتەرە. پیتەرۆ؟ پیتەر. باشە پیتەر. ئەوە لەگەڵ منت بوو؟ بێگومان لەگەڵ توم بوو. فەرموو وەرە ژوورێ. بەڵام پێڵاوەکانم بە قوڕن. هیچ نییە؟ باشە. لێرە پێڵاوەکەت پاکەوە. بەسەر چاو. باشە تۆ کوڕێکی بەڕەوشتی. لەگەڵ من تا؟ ئەوە چای گوڵان لە گوڵەکانی باخەکەم. بۆنی زۆر خۆشە. زوو دڵخۆشم بە بیستنی ئێمە. هاشەگر. زۆر سپاس. ناتەوێت تاقی بکەیەوە؟ زۆر سپاس. نەبیرم چوو دیارێکی پێ بدەم. ها ئەمە دیاری ڕۆژی لەدایک بوونتە. زۆر سپاس ئەرمینگارد. دەی پێی بڵێ کۆمانتەلیفوتاند. بۆ دوایین جار بە زمانی فەڕەنسی قسە دەکەیت. ئەمەش بەهۆی سالی. زۆر سپاس سالی. من زۆر دڵخۆشم کە تۆ هاوڕێ ئەرمینگاردی. وابزانم کاتێکی زۆرتان بەدەستەوەیە وانە؟ بەڵێ سپاس بورێ. ئێستا پیشانتان دەم چۆن دەرمان دروست دەکەم. گەڕایتەوە سەر کارەکەت؟ دواکەوتن دەبێت کەی بگەڕێنەوە. هەتا ئەگەر بەخۆشم ناخۆش بکەم دەرمانێک بۆ خۆم دروست دەکەم. ڕاستکە دەرمانێکشت بۆ دایکی پیتەر دروست کرد بایە. نەخۆشەکەی چییە؟ نەخۆشی دڵی هەیە. ئازیزەکەم هەر ئێستا دەرمانێکت بۆ دروست دەکەم. دەبینی؟ پورت زۆر باشە. وانیە پیتەر؟ بەڵێ ڕاستەکەی خان مەکەم. چی دوت ئیملیا؟ سپاس پورێکیان خوارد لەگەڵ. هیوادارم جارێکتر بێنەوە تاکو کە کاوێکی بەتام و خۆشتان بۆ دروست بکەم. سپاس بۆ میوانداریت. خوارد لەگەڵ. دواکەوتن پیتەر تۆ زۆر خێرا بڕۆ. بەسەر چاو خاتوونەکەم ئێستا لە ڕێگایەکی کورتترەوە دەڕۆین. هەی ئەرمینگارد چەند خۆت بگرێ ئێستا وەکو ساندرێلاین. ساندرێلا پاش کۆتایی ئاهەنگەکە دەگەڕێتەوە ماڵ. ئەگەر پێش کاتژمێر 12 نەکاتەجێ ئەوە ئاربانەکە دەبێتەوە کولەکە. ئەرمینگارد لەگەڵم وەرە. وا دەزانی دەتوانی بچیتە دەرەوە پێش ئەوەی مۆڵەدا من وەرگری؟ خوشکەکەم من پێم وتی کە بێدەنگ بە دەبێ وانەیەکی تونند و سزایەکی باشە بدەم بۆ ئەوەی گوێڕایەڵ بی. خاتمەشن من ئەرمینگاردم لەگەڵ خۆم برد. جاکتر وایە من سزا بدەی ئەو سزا مەدا. خوشکەکەم ئەوە لە دەستت لابە ئەگەر خێزانی خات و کوڕۆی بزانن.
خات و کڕۆی ئەمە گەورەیەکی زۆرە بۆ تۆ کە ئەم ئەرکە هەڵگری لە زیاتی ئەو بەڵام ئەگەر جارێکی تر دووبارەت کردەوە لێت نابورم بە هیچ شێوەیەک. زۆر سپاس سالی. بەهۆی منەوە خاتومێشن سەرزەنشتی کردی. هیچ نییە ئارمینگات. سالی هاوڕێتی وەردەگری لە هەموو کاتەکان؟ بەڵێ ئێمە هاوڕێ دڵسۆز یەکترین. من زۆر دڵخۆشم. لەو شەوەدا نامەیەکم بۆ باوکم نووسی کە لە کشمیرە تیایدا باسی ئارمینگادم بۆ کردبوو و پێم ڕاگەیاند بوو کە ئارمینگاد ئێستا هاوڕێکی دڵسۆزی منە و ئەوەشم نووسی بوو کە ئارمینگاد کچێکی زۆر باش و هێمن و لەسەر خۆیە. لاڤینیای خۆسەپێنەر و لە خۆبایی هیچ کچێک نەما بۆ ئازاری نەدا هەتا ماری بچکۆڵە و بەستە زمانیش. ئایا لاڤینیا دەتوانێت بە هەمان شێوە هەڵسوکەوت لەگەڵ سالی بکاوزاڵ بێ بەسەریدا تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ